ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. جاریشتر لەگەڵ ئێوە ئازیز پێکەگەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆجی هیوە. بەرنامەی ئەمڕۆمان وەک پێشتر ئیعلانمان بۆ کردبوو، باسێکە یاخود لێکدانوویەکە سەبارەت بە کتێبێک کە ماوەی 11 ساڵ بەر لە ئێستا بە زمانی ئینگلیزی دەرچووەویش کتێبی The Precariat New Dangerous Class هی گایستاندینگ کە ئیکۆنۆمیستێکی بەریتانیا. بۆ ئەم بەرنامەیەش لەگەڵما هاوڕێم بەکر ئەحمەد بەشدارە. بەخێراتی بەکر. سوپاس شەماڵجان. زۆر سپاس کە داوەتی منە قبوڵ کرد. زانم سەرباری مەشغەڵەت و کاری زۆر، بەڵام فرسەتە ڕەخسان و پێکەوە ئەم بەرنامەیە کە بڕۆیان بەرنامێکی گرنگە بۆ بینەرانی ئێمە لە کوردستان و لە دەروی کوردستانیش کە کەمتر دەست ڕاگەشتنیان هەیە بەم جۆرە ئەدەبیاتە بەرنامەیەکی بایەختار و گرنگە بێ. بەڵێ بەکر ئەم کتێبە وەک ئاگاداری ئەم کتێبە کە 2011 دەرچووە، کتێبی The Precariat New Dangerous Class، واتە پریکاریەت چینێکی نوێی مەترسیدار. ئەم کتێبە گایستاندینگ کە ئیکۆنۆمیستێکی بەریتانیا ماوەیەکی زۆر ڕاوێژکاری ڕێکخراوی نێونەتەوەی کاری جیهان بۆ ILO. ئەم کتێبە کە لە 2011 دەرچووە تا ئێستا لێکدانەوە و لێکۆڵینەوەی زۆری لەسەر کراوە، بە دواشیە هەرخۆی گایستاندینگ لەسەر ئەم بابەت و لەسەر ئەم پرسە کۆمەڵێک وتار و بابەت و تەنان کتێبی تریشی نووسێویشیان کە پریکاریەت چارتەرە کە باسی بڵین بەرنامەی کارێکە کار لەسەر بنەمای ئەم ناسینەی ئەم چینە جیاواز و نوێی کە ئەو تاریفەکە و تا ئێستاش لێکدانەوە و قسەکان و ڕەخنە و هەڵسەنگان درۆمانە لەسەری بەردەوامە. بە بڕوا منێشێکەکە لەو کتێبانەی کە توانێت بۆ ئێمە بابەتی لێکدانەوەی بکە پێویستمانە بیکەین لەسەر بازاری کاری ئەم سەردەما و لەسەر چینی کارگەری ئەم سەردەما. بۆ من وەکو کەسێکی سۆشیالیست وازانم بەشیشی زۆری بینەرانیشمان لەم بابەتەوە لەگەڵ ئێمە هاوڕان چینی کارگەر چینێکە کە توانای گۆڕانکاری کۆمەڵایەتی هەیە، بەڵام ناساندنی ئەم چینەوە ئەوەی ئەم چینە چۆنەوە چێیە و لە چێ بەش و بابەتێک پێک هاتووە مەسەلەیەکی گرنگ و حیاتیە بۆی کە بتوانی بزانی بەرنامەی ئاڵوگۆڕەکانی چی. ئەم کتێبە قسەیەکە کا سەبارەت بەوەی کەوا چینی کارگەر بەو جۆرەکە لە ڕابردووە هەبووە یا بۆ جۆرێکە لە پێشا بووە بوونی نەماوە، بەڵکو ئێمە لەگەڵ پێکهاتێکی تازە بەرەو ڕووین کە ئەمە بەشێک نییە لە چینی کارگەری ئەم سەردەما. من پێم خۆشە باری سەرنجی تۆ بزانم بەگشتی لەسەر کتێبەکە کە پێم وابێ بەشێکی باشت خوێندۆتەوە و لێکدانەوە و لێکۆڵینەوەشت لەسەری چاوپێخشانوە. پێم خۆشە باری سەرنجی گشتی تۆ بزانم سەبارەت بەم تێزە، بەڵام بەر لەوە داوا لە بینەران و ئازیزانێکین کە هاوبەشن لەگەڵمانە ئەم بەرنامەیە لە کەناڵی یوتیوبەوە سیر بکەن و هەر لێەوە لینکەکەی شێر بکەن و بانگهێشت لە دۆستان و هاوڕێیانی خۆیان بکەن کە ئەم کەناڵە لایک بکەن و هەرچی زیاتر تاجەڕسی سەبسکرایبیش کلیک بکەن و بەشێک بن لە هاوپشتانی یاخود پاڵپشتانی ئەم کەناڵە یوتیوبیەی ئێمە. بەڵێ بەکرد بەگشتی لێکدانەوە سەبارەت بەم تێزە، ئەگەر نەڵێم کتێبەکە بەگشتی سەبارەت بەم تێزە چێ پێم خۆشە. سپاس شەماڵ. کتێبەکە 2011 دەرچووە، سوێت چەند ساڵێکی یەکسەر دوایەوە تەرجمە کرا. من درەنگتر دەسم پێگەی ئەویش ئەوێ ڕاستی بێ لە ڕێگەی جەریدەی یەکێتی سەراسەری کرێکارانی سویدە و حەرزیان کردبوو بەردەسم کەوت ئەرە کاتە خوێنمەوە. دواتریش کە پێش قسە باسمان کرد کە بڕیارە لەسەرمە شتێ بکەین، من لە پاڵیا بەشێکی تر لەو لێکۆڵینەوەنەم خوێندەوە کە لەسەر کتێبەکە کراون کە بەشێکی لێکۆڵینەوەی خەڵکانی چەپ و سوسیالیستە لە ڕێگەی دانیشگاکانەوە کراوە، بەشێکیشی
خودی نقاباتی سویدە لەسەری کردوێتی و دراساتێکی لەسەری ئەم پریکاریاتی کە گەیشتانین باسیەکە لە سوید چۆنە ینی ڕێک ئەوەی کە ئەم لێکۆڵنەوەیکی زۆر عالمیە لێکۆڵنەوەیشی جیهانیە لە زەمانێکە سەرێک چاوێکە شوێنێتەوە بە چینی کرێکارە ئەو تعریفەیە کە چینی کرێکایی هەیبووە و لە پاڵیشیا ئەو ئاڵوگۆڕە گەورانەی کە دنیا ڕوویاوە هەلومەرجی تازەیەنێتە پێشەوە کە ڕێک هینە ینی خەڵکانەگەێنێتە پێشەوە کە لە دەرەوەی هەموو نۆرمێکن لە دەرەوەی هەموو ئەو شتانن کە تا ئێستا چینی کرێکاری پێ ناسراون تۆ تەنها ڕەنگە خۆشیان وایە کۆک چینی کرێکار پێنە ناسان بێ سەرنجدانێکە لە کاریگەریەکانی گلۆبالیزیشن لەگەڵ ئەم نەوعە لە سیاسەتی نیولیبرالیزم کە دنیای داگیر کرد ئەوەی کە سەرمایه‌داری لە ناوەڕاستی لەدای هاتشەرەوە بەتایبەتی لە کۆتایی بیستەکانیشەوە ئیتر زۆر ئەگرسیڤ ینی زۆر دڕندانە پەلاماری هەموو جونگەکانی دنیا یا و شوێنانێکە لە شوێنەکە بزوتنەوە کرێکارەکان بزوتنەوە چەپەکانی دنیا سوسیال دموکراتی بەرهەمێکی بۆ خەڵکی وڵاتی خۆ لە شکلی دەوڵەتی ڕیفا غێری دەوڵەتی ڕیفا هەبەرەبێنابێ ئەمانە یەک بە یەکسەندە و لەژێر پەرچەمەکانی ئەفکتیڤیسی یانیەوەی کە بتوانی بازار والێکی سەریع بێتە دەست و پێویستی بە و ڕێگریانە نەبێکە لە بەردەمیان هەن کەی خوێنیتەوە من لەوڵە پێم خۆش بوو کە شتێکی تازەیە بەڵام دوایی سێرشەکەیت هێچ شتێکی وا گەورە نەبوو کە ئیتە سەر تەفاسیلی وردەکانی چونکە من کە دواتر حەزەکەم لە کۆتایی بەحسەکەمانە بێنە سەری هەستەکەم ئەوەی کە ئێستا ڕوئەیە و ئەگوزارێ بەوەی ئەمەمانە هیچمان ئاگادارێکی تاومان لە گەشە و دروستبوونی سەرمایه‌داری نییە ئەوەی کە لە سەدەی حەڤۆ هەژدەوە کام سیستەمە ئێت چی بە فێدرالیسمەکە چ سترەکچەرەکانی فێدرالیزم چۆن یەک بەیەک لە پێیەکە بەڕاستی مانیفەست مارکس لە مانیفەستانیە یەک شعری گەورەی ئەگەر مانیفەست واز لە تەبلیغاتە سیاسەکەی بێنی کە باس لە چۆنەتی هاتن ناوەی برجوازی تەنانەت خەڵکانەکە لە من مانیفەست بخوێندەوە شتێکی گەورە نەبوو خۆڵی وەست مەتحی برجوازیەک ئەو وەسپی کرێکار ناکە ناکەشلی مارکس لە مانیفەستا زۆر بە جوانی باسی ئەو ئاڵوگۆڕە گەورەیەکە کە برجوازی وەکو طبقەیەکی سەوری ئەیکا ئەمانە کە ئاوا بوون لە مانیفەستە باسیەکە لە ژیانی عملی ڕۆژانی خەڵکا چۆن بووە بەفعالی جەنگڵێک بووە ینی من کاتێ بیستومە کە لە معدنی بەریتانیا ژنان نانەتوانی وەک ژن لە کانەکانە ئیشکەنە بۆیە مەمچی خۆیان بە پەتێ بە پشتێنێکی تون کەمەربەندکەن بۆی بتوان پشتە خوارە و کارکەن وەزی طبقەی عاملە لە ئینگلترا کە وەسفێکی جوانی جلسە خۆی نووسێتی هەستەکەی ئەو وەحشیگەری کە سەرمایه‌داری کردوێتی لە زەمانێکە ئاوا بۆ بیدایەتەکەی ئەم دڕندەتە لە ڕێگەی قانون و یاسا و بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەکانی تری دنیاوە بەری پێگیرا و توانرا لە دڕندەیەکی کەم کاتەوە دەموداری بکوتێت و تۆزی ئارامی کاتەوە نەوع لە مۆدێلیی ئینسانی تر بە سەرمایه‌داری بۆ تەنانەت لە شەڕی ساردیشە ڕۆژگارێک مۆدلەکانی دەوڵەتی ڕیڤە ئیسکەندیناڤیانە و بە چاوی سۆڤێتە فەرمووە تاچیمان لە سەرمایه‌داری کردووە بەر لەوەی دەسەڵاتی سەورەش لە دەستی طبقەیەکا بێ بەبەسمێ کاتێک لێرە و سەیریەکەی ستاندین ئەگەڕێتەوە بۆ زەمانێک کە بیدایەتی سەرمایە خەریکە ئێستا وای لێتەوە ینی هەموو قوتاعەکانی سەر نەکەوتووە لە هەموو قوتاعەکانە سەرمایه‌داری لە غەربا سەر نەکەوتووە بەڵام ئەوەی کە تیشکێ خاتە سەری ئەوەیەکە لە ناو ئەم دەوڵەتەیە ناو ئەم شوێنانەی جوگەکانی بەتایبەتی خۆراوایە من بەڕێی من ستاندین کوردانە ناتوانێت بخوێنێتەوە چونکە من کاتێک ئەوەی کە دواتر مەسەر ڕەتفعلی خۆم سەبارەیە کوردانە خوێندنەوە بەسمەوە نییە کە بەسمەوەیەکە ئەو سترەکچەرانی ئەو بناغانەی کە بێتە دروستبوونی پریکەریات لای ستاندین ڕەبتی بەو بنەما و پێشکەوت و دەستکەوتە گەورانە و خەباتی چەند ساڵەی سوسیالیست و کۆمونیست و چەپەکانی غەربەوە هەیە کە لە ئێستاە گلۆبالیزیشن و بەشێکی تری ئاڵۆگۆڕەکانی دنیا وای کردووە کە سەرمایه‌داری ناتوانێت وەفادار بێ پێی یعنی ناتوانێت خوێندنێکی بەلاش با بە تۆ بۆیە کاتێک کە ئاوا سێرێکیەکەیتەوە هەستەکەیت گەڕانەوەیەکە بۆ زەمانێکە جەنگەڵ بووە ئێوە وای لەکاتەوە ئەم جەنگەڵە لە ئەفغانستان ئێستا هەیە لە کوردستانیش حازر ئامادەی هەیە بەس لە وڵاتێکی وەکو سویدا وردە سیماکانی جەنگەڵ خەریکە دەرەکەوێت کە تایە پریکاریات لە سویدا لە غەربا ئەتوانی دەستی خیتە سەر بڕی ئەما دەموچاوەکانیانە و لە نەبوونی ئەو شتانەیە کە پریکاریات دەرەکەوێت بەڕێ ئەگەر چی زۆر سەرنجڕاهینە زۆر تووشی سەپرایسی گەورە ناکە بەڵام بەوەی کە جەدەلێکی گەورە لە ئاسی نێونەتەوەیەتە دروستەکە خاڵێکی وەرچەرخانی گەورەیەنێتە پێشۆکەت بە چاوێتتر و سێ تەبقاتەکان کە تەبقە چییە
لە ئێستا تەبقە چیە چینی کرێکار بەفعلی لە ڕێگەی پێشکەوتنی تەکنیکەوەی لە هاتووەکەیتر وەکو جاران نەماوە هێزی بەدەنی وەکو جاران نەماوە ئەم تعریفانە لە ڕێستاندین و جارێسترینسان ناتوانێت بۆی گۆڕێت و جارێستر پێناسی بکاتەوە بەڵام من وەکو پێم وتی تووشی شۆک نەبووم بەوەی کا مێژوویەکی ترم هەیە و بەڵام جدلێکی گەورە دروستەکە تا من و ئێوارە کۆکردێتەوە کە بچینە سەر معلومە من ئەزانین چی لەم بڵێن تێڕوانی گشتی خۆم بڵێم جارێ مە هەر زۆر کەلیمەکە وشەکە بەکارێنی نوێڵی ئەم کتێبە ئاوایە بچینە سەر ناوەڕۆکەی باش چکە بینەرانمە نەوانەیە بێزار بن کە نینە بەڵام من بەگشتیەوە بڵێم من باسێکە لەم کتێبەیە بینیم لە ڕووی تیوریەوە ئینتیقادی زۆر جەوهریم لێ هەیە ڕەخنی زۆر جەوهریم لێ هەیە هاوڕای ئیستینتاجاتەکانی نیم هاوڕای تەشخیصەکەی نیم لە ڕووی تەشخیص تەبقاتیەوە بە هیچ جۆرێک چینایەتی بەڵام لە بارێکەوە ئەویش ئاماژەکردنە بە گۆڕانکارێکە لە بازاڕی کارە هەیە لە بازاڕی کارە ئەچەوە ئەمە نەک تەنها غەرب پێی کاریگەرە لە ڕووی سیاسیەوە کە دواتر ئێماچ دێنە سەر ئەو بابەتەش لە ڕووی سیاسیەوە تەنانەت لە وڵاتی ئێمەشە توانێت کاریگەری دابنێەوە کاریگەری لەسەر لێکدانەوەمان لەسەر هەڵسوکەوتمان لەسەر نەخشەدانانمان دابنێ بۆ ڕێخستنی چینی کارگەرەوەوانە لەو بابەتەوە من بایە خێزامیان ئاماژەکردنە بە کۆمەڵێک ڕاستی و فاکت ئەمانە بن بۆ من مەسەلەن و ناتوانین مەسەن کتێبەکە هەمووی زەربی سەفرکەی کاری لەسەر کردووە ماندوو بۆ پێوانە بەڵام ئەوەی کە مەسەن هاوڕابین لە ڕووی فکری و ئیستینتاجاتەکانی قوبوڵکەینە من دیارەوە بڵێم لێرە بەکرد ئەم بەرنامە ناتوانێت بەرنامە بن لەم بەرنامەی یەکەممانە ئێمە لەسەر کتێبەکە قساکەین وە دواتر پێم باشە ئەو لێکدانەوانی کە ئەتوانین لەسەر ئەساسی ئەم کتێبە دەستی ئێمە بکاتەوە مەسەلەن تا لەسەر لە بابەتی ئەوەی ناسینی چینەکان و ئەوەی جێگا و شوێنیان چۆناوە تەنانەت لە کوردستان و لە وڵاتانی بڵین خۆر هەڵاتی ناوەڕازیەوەی پێوترێ وڵاتانی گۆی بڵین باشووری گۆی زەوی یاخود باشووری جیهانی باشوور لەو بابەتانە شەومە بهین بکەین لێکدانەوە بکەین و قسە بکەینەوە هەڵگرین بۆ بەرنامەکەی تر لەم بەرنامە تایبەتی بچینە سەر تێزە ئەساسیەکان و لێکدانەوە گرنگەکانی یاخود شتانی کە ستاندین بۆ یەکەم جار مەسەلەن لەم کتێبەیە باسی کردو هاتوتە سەری بەمەوە بچینە سەر یەکەم جار تعریفکردنی پریکاریەت چییە؟ ینی ئەوەی کە من لەم لێکدانەوەی ستاندینە تێگەیشتم ئەوەیە کە وشەی پریکاریۆس یعنی وشەی ئەو کاری موقەتی یاخود کارێکی بڵین قەلق و مۆلق و ناجێگیر و ناسابت ئەو کە بە پێم وابێ بە عەرەبی بە العەمالە الهەشە تەرجمە کراوە العەمالە الهەشە یعنی کارێکی بڵین ناجێگیر و ناسابت و بڵین شکستە شتێکی لەم بابەتە تعریف کراوە بە عەرەبی کە تەرجمە کراوە تێرمەکە پریکاریێت بەس ئەو وشەی پریکاریۆس ینی ئەم معنایە لەگەڵ وشەی پرۆلیتاریا لێک ئەدا و بەم معنایە پریکاریەت بۆ ئەو چینێکی نوێیە یعنی هەر ئەو پرۆلیتاریانیە کە ئێمە لە ڕێگەی مارکسەوە ناسی ومانە بە معنا چینێکی نوێ هاتوۆتە سەر سەحنەی بڵین ناتوت سەر سەحنەی سیاست بە جۆرێکە تابیر لە خۆی بکا بەڵام هاتوتە سەر سەحنەی ئابووری کۆمەڵگا بە جۆرە بڵێ ناوتت عادەتەن کە باسی سترکچەری تەبقاتیەکە یعنی باسی ئەو بنیادە تەبقاتیاکەی تا ئێساش لە ناوە دەبیاتی چەپا و لە غەربا زۆر هین باسی ناکەن واسی واکەنەمە چینی کرێکارەمە چینی ناوەنجامە بورجوازیە ئەمە سترکچەرە تەبقاتەکانی مجتەمەعن ئەو لە ناو ئەم سترکچەرە تەبقاتیانەیە نەوەیشتر لە دابشکردنەوەیکی ترەکە کە پریکاریاتە خاتەیەکێکە ناو ئەو گروپە تازانەوەی کە دەرەکەوێت وایە ئەو دیارە وەکو ئەو شێوازە بینینە تەقلیدیە کۆمەڵگای سەرمایهداری نابینێ کە پێک هاتۆ لە دوو چینی ئەسڵی چینی سەرمایهدار و چینی پرۆلیتاریا ئەو تەقسیمێکی ترداێت پێم وابێ حوت مەرتەبەی داناوە یەکەم مەرتەبە کە باسییانەکە کە برێتین لە ئیلیت ئەو ئیلیتێک کە بۆ نمونە بڵێن ئەو کەمایەتیە کەمە پشکووە لە ملیاردێری کە دنیای هەموو بەدەستەوە گرتووە ئەمە کۆمەڵگایە لە خوار ئەوە باسی چینی
سالاریات کە ئەتوانی بڵێن بە موچەدار ناوی بنین بەڵام موچەدار نەگەەوە موچەداری کە لە کوردستان موچە وەرناگرێ باسێوانە ناکەەوە موچەدار لە ئاستێکی زۆر بەرز و باڵایە وەرەگرانەوەی لە خوار بۆ نمونە ملیاردێرەکانەوەی و داهاتێکی ساڵانەی زەبەندی هەیە و مەجۆرێک سابتە لە ڕووی ژیانەوە لە ڕووی گوزەرانەوە لە ڕووی ئەوانەوە ئیمکانەتێکی هینیە ئەمە بەوە تعریفەکە لە دوای ئەوە دێتە سەر چینی پرۆفیشنەڵ کە ئەوانن کە مەسەرەن پیشەیەکی دیاریکراوێن هەیە تەکنیشیانی دیاریکراون ئەتوانن مەسەرەن لە جێگەی جۆر بە جۆر کاری خوارم کە ممکنە کارێکی دیاریکراو بکە بۆین پێم خۆشە دواتر تۆش بکەیت تەفاسی لە هەنێک نمونەی باش لەم بابەتانەوە بڵێ دوای ئەوە چینی پرۆلیتاریا چینی کارگەر ئەوەی کە ئەیناسین چینی کارگەری سەنعەتی و ئەوەی کە ئەو باسێکە کەمە بێت ئەو باسێکە کە کریمپاندە یعنی چینەکە کە لە ئاستی ژمارەیە ڕوبەڕووی کەمبوونەوە بێت بەرەو کەمبوونەوە چێ بەرەو داخورانە چێ بەرەو پشکۆلەبوونەوە چێ و پێم وایە بێ پێنجەمەکەی تریەتە سەر پریکاریەت وە لە دوای ئەبیشەوە بێکارانن و لە دوای ئەویشەوە ئەوانن کە لە ڕووی جستنیەوە یاخود لە ڕووی سایکۆلۆژیەوە هینن ینی چینی پریکاریە ئەکەوێتە خوار لە چینەکانی خوارەوەی کۆمەلگای لە خوار چینی کارگەورەوە بەشێکیش نییە لە چینی کارگەر بۆ تعریفێ چینێکە کە پێی وایە مارکس تابیرێکی هەیە کە زۆر جوان ئینسان ئاماژەی پێ بە مارکس تابیرێکی کەڵێ چین لە خۆیان چین بۆ خۆی ئەگەر تعبیرم هین کرد بێ مەسە ئەمە پریکاریات چینێکە لە خۆیان لە بوونایە بەڵام نەبووە بەوەی کە بێ بەهی خۆی ینی لەوە ینی ئەوەی کە مەسەلەن پرۆلتاریا ئەکرێ وەک تەبەقەیەک هەبێ بەڵام لە مەرحەلەیەکە بەحۆی بە حکمی خەبات و وەعی و ئەمانەیە و ئیتر ئەبێ بە چینێ بۆ خۆی ئەم چینەکە هێشتا لە خۆیەتی لە بەردەوامبوونی لە خۆبوونیەتی هێشتا نەبوو بە ئەو بەشێ لەوەی کە بێ بە خۆی وەکوەوەی کە پرۆلتاریا تەمان ئەم تەوزێکردنەی کردووە کە پێم وایە ڕۆژگارێک لە ناو کوردستانی عێراقا مەبیرم زیاترە دەبێتە حیزبی شوعی بوو لە بەرامبەر تەبەقاتایی و چی بازوو هین ڕەنجدەرانی بیر و بازوو ناوە تعبیری جەناب تاڵەبانیە ڕەنجدەرانی چۆن بوو بیر و بازوو ئەگەر بێنین و لێکی بینەوە بازوو ئەگەر ئەو تعبیرە سادەی لە کۆمەلگای کوردیا لەسەر چینی کرێکاکراوەیە کە بە هێزێکی بەدەنی فیزیکیەکە بەڵام کەسێکترێ هێزێکی تری فکریەکە ئەوانێ کە لە فکرە بیرەکەن ئەمانە چێن مامۆستا چ خانەیەکی تەبەقیەوە تێگەی ئەمانە تەمان لە کوردستانە ئەگەر بێت و نەخشەیەکی تەبەقی بکێشیت و سەیرێکی بکەی تووشی دەدیسەری گەورەوی ئەو کاتە مەجبوری دەست بە داوێنی وێبەرەوە بگری کە تەبقا لە کوردستانە بەشێکی گەورەی بەر لەوەی ئینتیمایی ینی بەر لەوەی ئینسانەکان خۆیان لە جواب لەو ناونیشانەیە ببینەوە کە کابرا مامۆسایە و معاشی بەقەت کرێکارێکی چیمەنتۆ زیاتر نییە بەڵام لەباری ئەحساسەوە لەباری ستەیتسەوە چی پێڵێن مەقامەوە خۆی قەت پێوانیە کە کرێکارە تێگەی ینی وێبەر لە تعریفە بۆ تەبقات چەمچی مەقام کە پێم وایە تابیرێکی دروسترە بۆ ستاتوس ئەخاتە پاڵی کە تۆ کرێکاریش بەڵام قەت پێدوانە بێ کرێکاری ینی هەمیشە جا بە شکلی خۆگۆڕینە دەبێ بە شکلی ئاماژەکانی ترێت بێ خۆت لەو تەبقەیە دوورەگری ئەگەرچ ئینتیمای تەبقە ئیقتصادیەکە دوایە بەڵام لەباری مەقامەوە خۆت پێشتێکی ترەکە ئەمە بەشێکە لەو نەوە لە غوربەت کە ئینسانی ئەمە لە مشەماعەتی ئێمەیە تووشە بێتەوە نمونێکی زۆر سێرکە لەو پەیوەندیە بێنمە بۆی بەحسەکە ڕەشن بێتەوە هەموو پرۆسەی کردنی فکرێکار بە فەرمانبەر لەلایەن سەدامەوە من بیرمێ ئەوە بوو کە بۆچی کابراەک کوڕی کابراایەکی فەڕاژە چێ داوای کچەیەکە ئەڵەن تۆ باوکە فەڕاشە نەخێرەوەکەن بۆ مۆزەف ئەو کاتە هەموو مشکلەی تەبقاتی حەل هەرحاڵ ئەو دەوعە لە تەبقاتەکان بوون کە پریکاریات گایستاندین باسیەکە و پێشم وایە ئەگەر ناویشی لە نەبەی مەسن ئێلی تێکمان هەیە کە لە ئاستی بیلگەی تابێ یاخۆت ئەو گروپی گەورەی بەڕێوەبەری مدیرە شەریکە گەورەکان و کۆمپانیەکانی تریکە لە کۆمپانیا نێونەتی گەورەکانی تر بچووکترن ئەمان ئێمە هەر بە کوردەکەی بە ئەدەبیاتی چەپی کۆن هەر بە برجوازی نامان بردبێت هەرەوە ناگرێتەوە بەڵام ئەم تەفسیلێکی ورتری هاتێ بەو شێوازی بەڵام هۆی چین ئەی ئەمانە چی دروستیانەکە
یعنی پریکاریات ئەوەی کە مهمە بۆ ستاندین مەجموعەیە حەوت جومگەی گرنگ دامێ کە ئەم شتەی ئەم چینەی کە پێناوی پریکاریاتە لەم حەوت جومگە گرنگە بێبەشن گوێ لێ شەماڵ بەڵێ جۆم لێ بڵێ کە هەر هەمووشیان پەیوەندیان بەو سیستەمی دڵنەوەی کە تامینی پێڵێن نازەم تعبیرێکی کوردی بێ تەرجمەیەکی کوردی جوانم کردبێ سیستەمی دڵنەوەی تامینات لە بازار گیان تعبیرێکی نزیکە دڵنەوەی سیستەمێکی دڵ ئەو ڕەبتی بە غیابی ئەو سیستەمە دڵنەوەیانەوە هەیە کە ڕۆژگارێک لە دوای شەڕی جیهانی دووەمەوە کە زیاتر پێم وایە وەکو سۆسیال دموکراتی دروستکەری ئەمە بووە دایناوە بۆ ئەوەی کە دەوڵەتی ڕیفاه دروستکە ئەمانە بۆ چینی کرێکاری ئینسەنعەتی کۆن گرنگ بوون پریکاریات لە یەک بەیەکی ئەو جمگانەی کە ڕۆژگارێک بنەماکانی دڵنەوەی چینی کرێکار بووە لە هەمووی بێبەشە یەکێ لەوانە سیاسەتێکی گەورەی ڕئیسی دەوڵەتەکان هەبووە لە غەربا کە پیانەوە فول سەسێتنی یعنی لە ساسە تعین بوون کە هیچ کەسی بێکار نەبێ هەمیشە کار هەبووە ئەمەی هەر نییە بەکرد دروستتر بڵێ بەزانین چۆنەیە شێک لە ئامانجەکانی دەوڵەت یەکێک لەو شتانێکی دیعای کردوانێ بێکاری هەمیشە دادوێداری کردو لە وڵاتانە بەڵام بەرحاڵەوە وەکو شتێک بینراوەکو نەخۆشیەک بینراوەکو چۆن مەسەلەن نەخۆشی کۆرۆنا بڵاو بۆتەوە بێ دام و دەستگاکانی هین تەندروستی بڕۆن چارەسەریکەن بێکاریش هەمیشەوا سیر کراوە مەسەن هەموو دام و دەستگانەی دانراوە بۆی کەوا خەڵک فێری کاری تر بکاتوەمانە پە لەسەر بنەمای ئەوە دانراوە کە خەڵک حەقی هەیە کە کار بکە ینی کارکردن بەشێکە لەو دڵنەوەی تەمیناتی کە تۆ لە مشتەما ئابێ وەری بگری تۆ مافی کارکردن هەیە مافت هەیە کارت هەبێ توانی خۆت بژێوی خۆت تەمین بکەیت لە بازاری کارە بێن فرسەتە بۆ تۆ بکاتەوە بڵێ ئەمە یەکەمیان بوو دوو دڵنەوەیەکانی دامەزرانن یعنی ئەوەی کە خاوەکار بە کەڵەکایی خۆی نەتوانێت بێت و دەرەکە ئەویش لە ڕێگەی ئەو قانون و یاسا قانون و کارانەوەی کە هەبووە ئەتوانین لێرە وشەی ئاسایش بەکاربێنین ئاسایشی دامەزراندن یعنی ئەوەی کە لە ڕووی دامەزراندنەوە لە دۆخێکی ئەمینای لە دۆخێکی ئاسوودەیە ئەوەی وتمان سێمیان نوع لە ئاسایشی وەزیفە خودی وەزیفە خۆیەتی کە تۆ مەجای ئەوە تەبێ وەزیفەکە و بتوانێت تەرەقی کا بچێتە سەرەوە کاریارێکت هەبێ بیتە پێشەوە و بتانی کە بەڕێی من ئەم تعبیریان تۆزێک ئاڵۆزاویەکە من خۆم ناتوانم زۆر ڕوونی کەمەوە گەر تەفسیرێکی زیاتر تەبێ چەند نمونەیەک لە ژاپۆن هێنەوە کە پێی عاقڵ نەبووم بەڵام قسە لەسەرەوەکە کە وەزیفە ئەو ئارامی هەبێ کە بتوانێت تەرەقی با بچێ بۆ پێشەوە بێ ئەوەی کە مەسەلەن تۆ ئەگەر هینت هەیە کۆمپیتیشن چی پێڵن کەفاعاتێکی گەورەتێ لە بەڕێوەبردننی شتێکی تایبەتە لە پرێکام کەفاعاتە لە شوێنەکە ئەوەستێ تۆ پێویست پێ نیە و یا شەقێکە تێڵە یا نایڵم بتوانی بچی بەرزیکەی تۆ بیخێن ئاستەیشتر ئەم تەمینە ئەبێ هەبێ کە تۆ کە ئەم کەفاعاتە هەیە مەجای بچوونە سەرەوە بەرزبوونەوە تەبێ بۆ خۆی کە ئەمە لە ئیندوستری لە کرێکاری پیشەسازیە هەمیشە بەشێک بۆ لەو دڵنەوەی و سیستەمی ئاسایش و ئارامیانەی کە هەبووە مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە تەمرینت پێ بکەن لەسەر ئامێریشی تازە کە دێتە پێشەوە تۆگەر مەسەلەن کارگەرێکبی لە جێگایەکەوەوانە مافیەوەت پێ نەدرێت کە لەسەر ئامێریشی تازە کە دێتە پێشەوە کاری پێ بکەیت و توانی بەکاری بێنی مانایە پاژماوەیەکی کەم کە ئامێریان هێنایی تر تۆ زیادە ئەبی لەو مامەلە زۆر ئاسانەتوانن واز لێبن دەرێکات بۆەوەی کەوا مافەت هەبێ یەکێک لەو مافانەی کە تەمین کراوە بۆ کارگەری وڵاتە پیشەسازەکان ئەوەیە کە تۆ هەمیشە مافی پێشکەوتن و پاراستنی ئەم کارە بگرە تەتەورکردن کاریارەوەی کە ئەڵەیە چێتە پێشەوەمانە ئەم مافەت و ئەم تەمیناتت هەبێت لەسەر کار و ئەوان تەمان بەکرد گەشێ لە شتەکان کە وەختێکم کتێبە بینیت ئەوانە تێکستەکانی تەرجمەکەی بۆ کوردیوانین جازانی لاوازی زمانی کوردی لە ڕووی فەرهەنگی کارەوە چەندێک ینی بەڕاستی کارەساتە ینی تۆ لە ئینگلیزیە جۆپت هەیە لەیبەرت هەیە وەرکت هەیە دێگەی جۆب لەیبەر وەرک دێگەی بە کوردی تەرجمەی کە هەرمی هەرسێکی کار دەرەچێت دەنیار بڕۆ تەرجمەی کە ئەو گوگڵ کە بڵین بۆکان دایناوە بۆکانەڵە جێی دایناوە ماڵی ئاوا بێ بڕۆ تەرجمەی کە مەسەلەن وەرک دابنێ جۆب دابنێ لەیبەر دابنێ هەرسێکی کاتە کار لە حاڵێکا مەسەلەن بۆ خۆی ئەمانە ئەم تعبیرانام
وشانە هەریەکەی لە جێگەی کابێ مانایەک ببەخشێەوەوانە بەڵام کوردی بەداخەوە وایە ئەمانەکەی لەوە بابەتەوە زۆر لاوازە. خاڵەتی تر کە ئاماژەی پێەیە سەلامەتیەکانی کارە لە شوێنی کارە، ینی مەسەلەنەوەی کە حادیسە ڕوونەیە چۆن خۆتە پارێزی لە سترێس، چۆن خۆتە پارێزی لە فشاری فیزیکی لەسەرت، ئەمانە هیچیان نییان. ینی تۆ ئەگەر کەسێکی شیوی لێرەوە بە پاسکیل شتە جۆزیتەوە 10 کیلۆ پێ بێت تووشی پشتێشە بیت یاخود بە سی قادرمەیە بازی خواردن گواستنەوەی و دیلیڤەریە تازانە ئەیکەن ئەبی بیبن بۆ بینایەکە مەسعەدیتیانێت بۆ طبقەیدا لە ئێوارەیەکە 6 بینا ببڕێ بچێتە سەرەوە تا سەعات 8 شەو هێزتیان نامێنێت هەموو ئەژنۆکانت تیاچن، ینی هیچی نەچین. ئەمان ئەو نەوعە لە سەلامەتی شوێنی کار کە هەیە ئەمان نییانە. دوو ئەوەی کەمکانی هەبێ بچیتە پێشەوە، مەسەلەن ئیتخەبنی تازت بۆ بکڕن شتێکی تەکنیکی تازێتە پێشە بچی لەگەڵی هەڵکەیت لە هەمووشی گرنگتر هین ئاسایشی هینت نییە، ئاسایشی دەخلت نییە. یعنی تۆ ئەوەنگە ئیشەکەی کە معاشت هەیە بەڵام ئەگە نەخۆشکەوتی چێ پاری نەخۆشی تێنێ بیمەی نەخۆشی تێنێ ئاگە تووشی نەخۆشێکی مزمین بیت و نەخۆشەکە و لە 4-5 ساڵ تێپەڕی چی ئەداتێ ئایا لەبوون لە بێکاری تا چی تێچی نییە. ئەم نەوعە لە بیمە کۆمەڵایەتیە ئاسایشیانەی کە لە ڕەبتی بە معاشەوە هەیە لە دەوری بەجیا لەکرێ هیچ شتێک لەوانەی تری نییە. لە هەمووشی سێتر ئاسایشی نوێنەرایەتی، ینی تۆ هەموو ئەو شوێنانی کارکەتیا ئیشەکەی نوێنەرایەتیە کێیەکە نوێنایەتی نقابەیە سندیکایە چ فەرمانبەران بێت چ کرێکاران بێ نوێنەرایەتییان هەیە و نوێنەرایەتەکان مێژوویکی درێژی خۆی هەیە. بەڵام تۆ لە ناو پریکاریاتە ئەم حوت خاڵێکە هەمومان بژات کە ئەگەر ناوی بڵێن سولەمی بیمە کۆمەڵایەتی و ئاسایشە کۆمەڵایەتەکانی کە لە دەوری سیستەمی کار دروستکراون ڕێک لە دەرەوەیت. جا من کە چاوان و قێنم کە من چاوان و قێنم کە ئێمە سەر کوردستان باشە خۆ کوردستان هەموو سنی کرێکاری کوردی پریکاریاتە. ئەوە هەڵەگریمە بەرنامەی داهاتوو بەوردی قسەی لەسەر ئاخرەزانی مەسم چیە بەسمەوەیەکە ئێستا بە چاوێکی ترەوە منەتوانم ئەوە بینم کە چەند ساڵە چەپ قساکە لەسەر بزوتنەوەی کرێکاری ئۆمانە لە جیا لە دووبارەکردنەوەی تعبیرێکە لە ئەدەبیاتی مارکسیستیە لە غەربا هەبووە یەک زەڕە نازانێ ئەم دەموچایم چینی کرێکارە چییە. یعنی مەسەلە من ڕۆژن نمونەیەکی سێرم هێنایەوە کە بۆ خۆشم جێی داخە. یعنی مەسەلەن موشە و توانە کەسێک خاوەنی بەرهەمەکان ئین بێ خاوەنی ئامرازەکانی بەرهەمێنان بێت کرێکار نییە ئەبێ خاوەن کارۆ نییە. بەشێ لە ئێستای چینی کرێکاری کوردستان بڕۆ لەسەر ئەو جادە شەستیانە دانیشە نەقاڕی پێیە، چەکشی گەورەی پێیە، پاچی پێیە، جیهازی بەرشکانی پێیە، هەر هەمووشی لە بەردەمی خۆیاندانا و وەکو پیاوێکی بەتەمەن دانیشتۆ کەسێ بێبی بە. یعنی تۆ ئەوەی کە لە سویدا پێڵەن کابرا کۆمپانیای خۆی هەیە کابرا هەموو کۆمپانیای خۆش پێ بە جیهازەکانی خۆشی خۆی فرۆشێ. ئەزانێت چۆن نابەکرد ئەوە شتێکی تازە نیە بەتەنها لە کوردستان. مەسەلەن تۆ ئوبەر لێرە یەشێکە لە بڵێنینە تەکسیەکان لە هینەکان لە کۆمپانیا تەکسیە گەورەکان کە لە غەربە کارەکە ئوبەر کارگەرەکانی یاخساقەکانی ئەو کۆمپانیا هەمویان خاوەنی تەکسی خۆیانن، ینی تەکسەکەی خۆیانە وەنیە ئەساسەن کارگەری ئوبەر ئەوەی کە لەسەر بڵێن لەگەڵ ئوبەرکارەکە خۆ کرێ وەرناگرێ کارگەری ئوبەر باجەدا بە ئوبەر زۆر پەیوەندەکە لە پەیوەندێکی دەرەڤگایەتیە چێتا لەوەی پەیوەندێکی سەرمایهداری بێ. بەزانی بە بڕای من ڕاستە ئەوەی کە لە کوردستانایی بینی بە جۆرێک بڵێن هەموو ئەمەیە کە گایستاندینگ باسێکە، بەڵام مەسەلەکە ئەوەی لە دنیای غەربیشە ئاڵوگۆڕێکی زۆر جەوهەری و ئەوانە پێک هاتووە کامەک تاعان کاریگەری لەسەر کوردستانی ژووە کوردستانی ژمارەی ئەوانەی کە ئەمڕۆ لە داوائیرەکانە یاخود لە کۆمپانیاکانە لە جێگاکانە خاوەنی کارێکی سافتنوانە بە 5 دەژمێرێ بە 5 دەژمێرەوە زۆر مبالغ هەیە ئەگەر ئەوا بڵێ، بەڵام لە چاو مەسەلەن عەدەدی ئەوانەی کە هینەوانە کەمایەتێکی زۆر کەمن. یعنی بڵێن لە 100 تا 15 کارگەرانی کوردستانیش لەوانە نین کە موچەیەکی سافتی ماغانیان هەیە و
ئەزانن کاریان چیە. بەڵام ئەم شتانی کە باست کردن ئەم تەشخیصانە کە وتت ئەو تەشخیصی کە باست کرد ئەوەی کە هێناتە پێشەوە ئەمە تەنها بەشێکە لەوەی کە جیاوازی ئەکات یاخود بڵین خاصیەتێک و تایبەتمەندیەکی ئەم خەڵکانەیە کە بەرامبەر بە کرێکارەکەن یاخود بۆ خاوەن کارێک یاخود بۆ کەسێک کارەکەن و ئەوانە وە گەیستاندین پیانەڵێ پریکاریات لە چینی کارگەریان جیاکاتەوە تەنها یەشێکە لەوانە یەکێک تریش ئەوەیە کە ئەو تەحلیلیە کاتوانە پریکاریەت هینی نییە ناسنامەی پیشەیی نەماوە زانی یاسەمەسەن کتێبەکەی کە من پێشتر بەرگەکەیم دانابوو وەکو باگراون لە بیداەتی بەرنامەکە هەر کتێبەکەی کۆمەڵێک کارگەری داناوە کە دانیشتون لەسەر عەرز ئەوەنە کە ئامادەن بۆ هەر کارێکە بیکەن لەوێ دانیشتون لە چاوەڕوانیان دەموچاویان نییە دەموچاویان لابراوە ینی دەموچاوی ئەو کارگەرانەکە دانیشتون چاوەڕێی کارەکەن لابراوە یعنی ئەو هینیان نییە ئەو هەویەت و ناسنامەیی کار یاخود پیشەیان لێ سەنراوەتەوە ئەم بینیان نییە ئەم جیاوازیەشی هەیە لەگەڵ چینی کار ئەمان یەکشتی سێرە پێ بڵێ من دیقەتی کتێبەی میزەکەم نیایەوە کوڕێکی خۆرنەلیستی کولتوری سویدی بۆ ماوەی 6 مانگێک پاسکیلێکی کڕی لێرە ئێستا حالێن کەسێکە لە دەرەوەی سویدەژی هەموو شتە لە ئەوروپا هەیە لە کوردستانیشە دیلیڤەری زایی کردووە ئەوەی کە پێڵن دیلیڤەری بە پاسکیلە بێ بە ماتۆر ڕەبڕێەوە سارا بێ مهمەوەیە کەسێک هەیە خواردنت بۆێنێ ئەو بە پاسکیل ئەکەوێتە سەرەوەی کە چەند دەوڵەمەنی خۆت ئەگەر ئەتەوێت قاچە عزیێت زە کێشەیە کرێ پاسیارێکی ماتۆڕێکی پشکۆلت هەبێ یان سیارێکی پشکۆلە بەڵام ئەکسەرێتی دیلیڤەریەکانی سوید لە ڕێگەی فۆدۆرا ئەو کۆمپانیا گەورە جیهانیانەوەی کە هەن لە ڕێی پاسکیلەوەیە ئەم کوڕەماوەی 6 مانگ وازی لە کاری کە کۆرۆنا ها و کاری هی خۆرنالیسی دەستناکە و دەستی کرد بە پیسە تەوزیعکردن باکرد تۆزە ئاگاداری وشەی سویدەکان بە تعلیقێکمان بوات و برادێ ڕخنەی لێگرتنەوە یا بە کوردی بە عەربی یا بە ئینگلیزی قسە بکە تۆ ئاگا لە سویدە کار بێ ئەهانا فۆدۆرا ناوی شەریکەکە و بەرحاڵ خۆرنالیستی ئەو لە ڕۆژنامە نووسدەی ژۆرنالیست زۆر بەسەر چاو گوڵم 6 مانگ ئیشی کرد و دەستی کرد بە پیسا تەوزیعکردن ئەزانیە چێ لە ملاحەزەکانی چییە ڕەنگە کەسێ میشەی کرد بێ بتوانێ بڵێ ئەشهد و ڕاستەکەی ئەڵێ من هەفتەی چەند جار خواردنم تەوزیع کردووە خواردنەکانم بەر دەرگاکە لێم وەرەگرن کەس دەموچاوم نبینێ کەس ناڵێ کەرێ بەچەند ئەڵێ من 6 مانگە ئیشەکەم کەسێ نەیوتۆ دەبووچاوت چۆنە وەکو وایە کە تۆ ڕۆبۆتەکە بێ شتێک بێنێتە بەر دەرگاکە و چکە تۆ حیزت کردووە پارەت داوە هەموو شتێکت جێبەجێ کردو کەسێکێ تۆ دەرگاکەکەیت و وەرێگری ئیتر بۆت مهم نییە ئەوەی بەرامبەرەکەت بەشەر یا بەشەر نییە ئەم لێسەرنەوەی دەموچاو یەکێ لە خەسڵە دەگەورەکانی پریکاریاتە نەک لە دیلیڤەری برانشا یعنی لە قطاعی دیلیڤەریانە لە یەک بە یەکی قطاعەکانی تریشاوایە تۆ کەسێکە گری حالیان ئەو شوێنانەی کە کاری ئیداریاتان هەیە مەسەلەن تۆ کەسێک تێ لە بەدالە دانیشتووە ئەمڕۆ نەخۆشە تەلەفۆنەکەن بۆ شەریکەیەکی ئەوەی کە کێزی کاری لێ بە کرێ ئەگری تێگەی کچێک کژیا کوڕێکت بۆیەنن 2 هەفتە لە بەدالەکەی تۆ دانیشێ جاری وایە 2 ڕۆژ دانیشێ و ئەیبەن بۆ بەدالەی شوێنێکی تر یعنی تۆ قەت فرسەتت نابێ پەیوەندێکی کۆمەڵایەتی لەگەڵ ئەو کەسێک کە هاوشینی خۆتا دروستکەی و ئەماش کاریگەری گەورەی هەیە لەسەر ڕێخستن تۆ چ هێزێکی کرێکار ڕێگەخەیکە کابرای بەرامبەری دەبووچاوی نابینێ خۆت دەبووچاوی ئەوەی بەرامبەری خۆت نابینێ هەریەکە وەکو ئەتۆمێکی سەربەخۆ یەکێ پاسکیلەوە یەکێ بە شێوەی شێوازی ترەوە هەر یەکەی لە جوڵەیەکایە لە ناو بازارێکە کە هیچی بەرێک ناکەوێ ڕاست مجرد هین بوو تعلیقێکی کورت بوو لەسەر نا ئەو هەر لە هەمان شتا بزگە لە ئەوەی کە ناسنامەی پیشەی لێ سەنراوەتەوە پریکاریەت گایستانی ئەڵێ پریکاریەت هەست بەوە ناکا کە بەشێکە لە کۆمیونیتی چینی کارگەر بەشێکە لەو هینە لەو هاوپشتی کە لە نێو چینی کارگەرا هەیە هەست بەم هینە ناکا بەمە ناکا کە ئەو بەشێکە لە گروپێکی فراوانتن و گەورەتر بەشێک ئەمانی کە تۆ باست کردن نیشانەی ئەوەن ینی جۆرێکە کە تۆ شوێنێکی کاری سابتت نییە
شوێنێکی کاری سابتت نییە مەسەرەنەوە کە تۆ بەیانیان هەڵەسی نمونەی ئەوانەش هەیە کە لە هەنێک کتێبا من بینیومە لەسەر ئەو گەنجانەی کە لە سویدا لە ڕێگەی ئاپەکانەوە لە ڕێگەی ئاپلیکیشنەکانی سەر تەلەفۆنەکانیانەوە کاریان دەستەکەوێت ئەبرا لەحزەیەک ناتوانینەکەی بەجێ بێڵێ سەرنجێکی تۆم بیرە کارە ناتوانێت دووش بکە ناوێت بچێت بۆ حەمام مناڵی گەنجن 19 ساڵان کە مقابلەیان کردوون بەوەی کە هێشتا عادەتەن سیرکە هەمیشە گەنج پریکاریاتی تازەیە چونکە تەجروبەی نییە خوێندنی تەواو نەکردووە لەو شوێنانەوە ئیشەکە کە هێزی فیزیایی گەورەیەوێ خۆی ناوێنوسیەوە لە شەریکەیە کە عادەتەنە شەریکانە کرێکار بەکرێنەوە ینی تۆ لای ئەوان وەرەگیرەی ئەوان تۆ بەکرێنەوە بە کۆمپانیای تر عادەتەن جاری واشەیە ئەبێت تۆ کە خۆ ناوەنووسی چاوەڕەکەی تەلەفۆنت بۆ بکەن جاری وایە ئەوانیش ئۆردەریان نییە کەسێکیان نییە کە داوایان کا لەبەرەوە هەمیشە سەیری ئاپلیکیشنەکە کەی بزانی ئەرێ ڕۆڤالڤۆ ویستمی ئەیە نایەوێ ئەرێ ڕۆ فرانکەسەخانە ئەوێ نایەوێ لەبەرەوە کە ئەنێرن ئەبێت تۆ جوابێتەوە جوابێتەوە کە بەڵێ ئەمڕۆ ئەتوانم ئیشکەم ئەگەر ئەمەد لە دەستچەیە ئەمە لە دەستچێ کەسیشتە جوابێتەوە کاتە تۆ لە دەستەچێت یعنی هەمیشە ئەبێنەوە لە شارێکی نەفسی گەورە لەسەر بێ من کەسێک لەو کوڕە گەنجانە ئەڵێڵە کاکە من ناتوانم چمە حەمامە دووشکەم ئەبێت تەلەفۆنەکەم لەولاوە بێ ئەبێت دەنگی لەسەر ڤیبرەشینش نەبێ ینی ئەوەی کەرشی پێڵێن ئەوەی کە هەزاکە بێت لەسەر دەنگی جەڕەسی گەورە بێ فیکەکە بۆ لەیە بۆی خێرا بچمە دەرە و پەنجەی پیانە بڵێ ڕۆتوانم کارکەم بەرحاڵ بەڕێی من هەر هەموو ئەو دەرەنجامە نەخۆشیانەی کە کار بۆکو ئەلێنیشن کە پێوتری اختراپ فشاری کۆمەڵایەتی گەورە کورە تێکچوونی عیلاقات جاسێرکە ئەم نەوعە لە ئیستیخدام ئەمە نمونێکی زۆر سەیرە ئەم نەوعە لە ئیستیخدام لە ژیانی کۆمەڵایەتی ئینسانەکانە ڕەنگایەتەوە یعنی تۆ عیلاقاتێکی سابتی کارت هەبێ ئەتوانی خانوو بکڕی هەوسەرگیری بکەیت کە کورد حەزی زۆر لە هەوسەرگیریە حەزی لە زەواجە کورد بە هەر حاڵ زەواجکە یعنی بەسمە زەواجش نەبێ لەگەڵ کەسیشترا بژیت استخدامی دائمی کار نوعێک لە ئارامی دڵنیابوون لە دەخلی خۆت واد لێ کاکە هەم لەگەڵ کەسێکی ترا بژیت هەمیش دەتوانی خانوو بکڕیان مرەفەهتر بژیت بازار ڕێکارەکە گۆڕانکاری بەسەرا هاو بووی بۆ تۆپەی ئەمڕۆ لێرە شەقەکە تێڵەن دوو بەیانی لە شوێنێکی تری ئەو کاتە نەخەیاڵی ئیستیقراری خانووەکەی نیشتەجێبوونەکەی نەخەیاڵەکەیکە سرکە ئەو ئاڵۆگۆڕێک ئێستا لە پەیوەندینەوە نیسانەکانە ڕوویاوە هەر هەمووی بۆ بە ئەندامی سەر سایتەکانی یەکتر دۆزینەوە بێ ئەوەی بەریەکەون تێگەی بەشێکی ئاڵۆگۆڕێکی گەورەیە کە لە بازاری کارە ڕوویاوە و بەنیسبەت خەڵکانێکە ئەم نەوعە لەم کارانیان هەیە لە هەموو بوارەکانی ژیانە ڕنگانەوە ڕوویات نابەکر ئیسراحەت مانای نامێنێ سەیری کەمە ئەمە لەم ڕێکخراوی خۆمانە لە هوسبی جاربەجار کەیسی وامانێتە لە بەڕاستی نازانی چی لێ بکە یعنی ئەم هەموو قانونی کارە لە سویدا ئاوا مهمە و ئەوانە یعنی یەتە لامان ئەڵێ من لە شوێنێکە لە کۆمپانیەک منی دامەزرانەوە بۆی کەوا ئاگاداری پیر و بڵێن نەخۆشەکان بم پیر و ئەوانێکە پێویستیان بە یارمەتیە ئیشەکان چۆن نییە سعات 7:30 بەیانی بۆ 9:30 بەیانی ئیشم هەیە سعات 1:15 بۆ 2:15 ئیشم هەیە سعات 4 ئێوارە بۆ 7 ئێوارە ئیشم هەیە دێگەی کە کوێەکەی تۆبووی ناکاتاش سعات باشە بەڵام لە 7:30 بەیانیەوە ئیشەکەی دەستی پێکردووە لەوێ لە شوێنە گەژی لەو جێگایەوە سعاتێک دوورە یعنی بە 6:30 لە ماڵەوە دەرچێ یعنی بێ 6 لە خەو هەستێ یعنی حوتیش لێوێ تەواوە بێ کە ئینەکە تاگاتەوە ماڵەوە تا بێ بە سعات 8 یعنی لە 6 بەیانیەوە هەتاکو 8 ئێوارە ئینسانە لە کارایە بەبێ ئەوەی کە کارێکی تەواوەتیشی کردوێ یعنی ئیسراحەت مانای نییە باشە ژیان و نەخشەدانان بۆ ئایندە مانای نییە و ناتوانی فعلا هەست بە ئیستیقرار و هەست بە ئاسایش ناکی لە ژیانی ڕۆژانەتە ینی ئەمەی کە بەداخەوە مەسەن گەنجانێک لە کوردستان و ئەمانە دەرگیری ئەم دۆخە لە ژیان بوونەوەنە پیان وایە ئەمە خەتای پارتی وێچێتیە من مەبەستمەوەیە لە ڕێگای عرضکردنی و کتەبە وڵێم ناوە خەتای سەرمایەداریە باشە من کەسێکە ناسم لە نزیکەکانی خۆمانەوەوانە خوێندکارێکی زیرەک دانیشگای تەواو کردووە لە ڕشتەیەکی زانستی زۆر بەرجەستەیە
ماستەری هێناوە کاری دەستکەوتووە لە ڕێگەی ئەو شەریکاتی ئیستیخدام و ئەوانەوە باشە داناوە بە سەعات کاری پێ ئەدەن و خستوانتە ژێرباری قەرزێکی 150,000 کورۆنی و هەر کاتێکە ئەو کارە بەجێبێەوە توانە بێت 150,000 کورۆن بدا یعنی بازاڕی کار بەرامبەر بەم چینە نوێیە وحشیگەریەکەی چۆتە ئاستێکی زۆر زۆر باڵاتر لەوەیکەوە تەوەقع ئاکرێکە لە ئەوروپای ڕوو ئەجا سەیری دەرەنجامەکانی کە یەک شتی زۆر بچووکت پێڵم کاتێک کە شەڕی ژیانی دۆم تەواو بێ و دەوڵەتە ریفا لە بەشێکی زۆری ئەوروپای غەربیە دروستە بێ ئینسان ئینتیمایەکیشی بۆ ئەو وڵاتە بۆ دروستە بێ نەبمانە ئینتیما ناسیۆنالیستەکەی یعنی تۆ بەشێ لە کارەکە و زەریبەکەتی بە دەوڵەتێک یاتەوە بە خەدەماتی سەحی ئەیاتەوە بە زۆرشتی ترۆمانە یعنی تۆ پێ دوایەکە پەیوەندێکرد لە بینی وەک هاوڵاتی بەشێکی لەو عەقدە کۆمەڵایەتی لەو کۆنتراکتە کۆمەڵایەتی کە تۆ لەگەڵ دەوڵەتی خۆتا لەگەڵ ژنەکانی خۆ تا بنیتە نەخۆشەکەوی پارەی نەخۆشی تێنێ نازانم بێکارەبی ئەگەر ئەندامی هین بێکاریەکان بی پارە وەرەگری نەوعێ لە ئینتیمات بۆ هین بۆ دروستە بێ بۆ ئەو شوێنەی کە تیاژیت ئەو دەوڵەتە ئەم نەوعە لە هاوڵاتی یەک زەڕ ئینتیمای بە هیچ چوونی ئێخە چووکە دەوڵەتی چ نایەتی و ئەم دۆخە لە کوردستانە بەزەقی دیارە ئەزانی چۆنە یعنی یەک ئالۆزی کۆمەڵایەتی لە کوردستانە ڕووبە دیسانە فەرهەد ڕۆیاتەوە ئەزانی بۆ ئەو کاتە تۆ دڵت بۆ ناسووتێ کە مەکتەبەکان هی مناڵەکانی من و تۆ نەچین بۆ کوردستان ئێستا لە سویدا خەڵک ئینتیماکە مەسەلەن تۆ باسی ئینتیماکەی تۆمانە گەنجی تازە بە سویدیەوە بە غەیری سویدیەوە ئینتیمای بۆ وڵاتی سوید وەکو ئەم نەتەوەیە وەکو ئەمەی کە ئێستا هەیە نییە حتا ئەوانەشی کە ڕاسیستن ئەوانەشی کە لە دژی پەنابەرن ئەوانەی کە لە دژی ئەوانن کە لە دەرەوە هاتوون ئینتیمان بۆ ڕابردووی ئەم کۆمەلگایە هەیە ئینتیمان بۆ کولتوری سویدی هەیە ئینتیمان بۆ دەوڵەت و بۆ دام و دەستگاکانی دەوڵەت نییە ئەساسەن ئەمانە لە هەموو کەس زۆرتر دردۆم زیاتر بەرامبەر بە دام و دەستگا نیشتیمانیەکان بەرامبەر بە حکوومەت بەرامبەر بە پەرلەمان بەرامبەر بە هەموو حیزبەکان بەرامبەر بە دۆخین لە هەموو کەس دردۆمترن ئەسان ئینتیمایەکیان بۆ ئەمە نەماوە ئینتیمایەکە هەیەە بۆ سوید کە پیانەوە تێمانە زۆر گواسویدیان خۆشە ڕقیان لە پەنابەرە نا ئینتیمان بۆ ئەم سویدە نییە کە ئێستا هەیە ئینتیمان بۆ ئەم نەیشنە نییە کە ئێستا ئینتیمان بۆ ئەو نەیشنە هەیە کە لە نۆستالژی ئەوانە وجودی هەیە کە لە ڕابردووە هەبوو بۆ بگەڕێنەوە و بە هەمان شێوە ئەوانی کە لە دەرەوەی سوید هاتوون و لێرە مەسەرەن گەنجەکانی ئێرە بە هەمان شێوە ئینتیمایان بۆ ئەم وڵاتە نییە ئینتیمان بۆ ئەم نیشتیمانە نیە ئینتیمان بۆ ئەو گروپە بۆ ئەو چوارچێوەیە کە خۆیان تیان و ئەوانە چونکە کارەکەیان و تەبیعەتی ژیان و کارکردنیان وانە بەم ئاراستیان پاڵی پێوەێ کابرایەکی بەریتانی هەیە سۆسیۆلۆگێکی زۆر گەورەیە مەقطعێکی زۆر گەورەی مێژووەگرێ ئێمە هیچمان لە 1970 نەژیاوین ئەو ئازانین کە سەرمایە فیودالیسم وەکو سیستەمێکی ئابووری ئاسان خۆی نایە بەدەستەوە شەڕێکی گەوراکە تاوردەوردە سەنگەرەکانی لە دەسەیە کە ئەبێ بە سەرمایەداری ئیتر ڕەتفعلەکانی کۆمەلگا تۆ سێرێکی ئەمە هینەکامە زۆر سەیرە ڕەتفعلەکانی کۆمەلگا بەرامبەر هەلومەرجی تازە چییە؟ یەکیشان کۆمۆنیزم و سۆسیالیزمە یعنی ڕەتفعلێکی عملی زیندوی ناو کۆمەلگا بەرامبەر بەم دڕندەی کە سەرمایەداری هێنێ خەڵک لە هەرز هەڵکەنراوە هێنراوەتە شارەکان و کاری نییە و هیچ دەست ناکەوە پێشووتر ئاغایە شتێکیایەتێ یەکێ لە ڕەتفعلە گەورەکانی بەرامبەر ئەم ئاڵوگۆڕە گەورەیە کە ڕۆیە بەشێکی بێ بە بزوتنەوەی سۆسیالیستی و بزوتنەوەی کرێکاری و بەشێکی تریش ئەبێ بە هین ئەبێ بە زەخیرەی ئەو هێزە فاشیزمێک کە هەیە کە وعدی هینەهات کە وعدی ئاڵوگۆڕێکی ترایات و لەم هەلومەرجە هینەیە شتێکی تر پێک بێنێ جا ئەوەی کە قسە لەسەر ئینتیما بوو لەسەرەوە نەبوو خەڵکی سویدیا ئینتیمای چێ بێ بۆ نەتەوە کەمە بەسمەوەیە نەبوونی ئەم نەوعە لە ئارامیەکانی کە لە بازاڕا هەیە کەسێکی بە ئینتیمادانێ کە نەکارەکەی نەکۆمەلگاکەی لێ پرسێتەوە نە ئەتوانێت بەتەنگیەوە بێ هەمیشە ئەکرێ بێتە کەرەسەیەکی زۆر زۆر ئاسان بۆ ئەو بزوتنەوانەی کە لەسەر نوستالژی و لەسەر ڕابردوو ئەتوانن کارکەن لە منطقەوە سێرکەی گەشەی هێزە پۆپولیستەکانی ئەمڕۆی خۆراوە ڕێک ئەچێتە ئەو دۆخەوە
کە لە بیدایەتی سەدەیە لە ناوەڕاستی کۆتایی سەدەیە چۆن بزوتنەوەکان ئاواتیە پەڕن لە ئێستاشە بە هەمان شێوە ینی پوپولیزم یان ئەوەی کە بڵێن ڕاستی تونڕە و لەم ڕۆیا گەشەی هەیە بەشێکی هەلومەرج و ڕنگانەوەی ئەو وەزعەتە ئابوووریە کە ئەمڕۆ لە ئارایە هەیە. بەڵێ هینە بەم ئەم تابیرێکە کرد جارەبەر لەوە من بەخێراتنی ئەو ئازیزانە بکەم کە بینەرمانن هەندێکیان هەندێک ملاحەزاتیان نووسیوە سەرنجیان نووسیوە من هەروە بەم بەخێرایی مروریان بکەم بەداخەوە دەرناکەوێت لە لای من چێ نووسەری ئەمەیان بەڵام دیارە فەیسبوک هەنی ئیشکالاتی دروست کردو بۆ ئەم ئەپلیکیشن و بۆ ئەم پلتفۆرمێکە ئێمە بەکارێنین کە لە هەندێک جێگاوە کە کۆمنتەنێری بە تایبەتی لە گروپەکانەوە کەسی کە کۆمنتەکەی نووسی و ناوی دەرناکە بەرحاڵ بە داوای لێبوردنەوە لە ئازیزە کۆمنتەکەی لێرە دانێڵن کتێبەی گایستانشێوەکانی هاوشێوەکانی دەرهاویشتە و قەیرانە قوڵەکانی سیستەمە شکست خواردووکەی سەرمایهداری لەلایەک و لایەکی تری سەرگەردانی پەشوبڵاوی بزوتنەوەی ڕادیکال و کرێکاری کۆمونیستی نییە. بەرحاڵ لێکدانەوەیە کە بۆ دەرچوون لەم دۆخە ڕەخنەی خۆمان لی هەیە بەڵام دیارە ڕنگدانەوەی جێژاوێکە کە دروست بووە ڕنگدانەوەی هەوڵێکە بۆ خوێندنەوە بۆ لێکدانەوەی تازە و ئیکتیفانەکردن بەوەیکەوە ئەمە شکست خوارد و ئەو بزوتنەوەی پەرشوبڵاوە بەمانە ئیکتیفاناکە ئەوێ دروستتر و ڕۆشنتر شتەکان ببینێ بڵێ بەم کتێبە بەرنجامی هەوڵ و لێکدانەوەی کە بەرحاڵ ڕەخنەمان لێ هەیەوە لێرە هەڵسەنگانیشی ڕەخنەگراناکەین بەڵام جەنبەی تایە کە قابل بەوەیە بیخوێنینەوە و ئاماژەی پێ بکەین. بەرحاڵەوە هاوڕێی شترە و تعلیقەیە یا بە کوردی یا بە عەرەبی یا بە ئینگلیزی بەکرد زۆر کەلیمە بەدەمانایە گوێتان لێ نیتر لە بۆ دووە باورامی زۆر باشە. جاسم خێلانیەوە دەستان خۆش خۆچی تایە با کرێکاری سود لەو مەشینە پێشکەوتوانە بکە بە جۆرێک جێگرەوەی کرێکاران نەبێت دەستان خۆش چی تایە با کرێکاری سود لەو مەکاینە پێشکەوتوانە بکات بە جۆرێک جێگرەوەی کرێکاران نەبێت بەرحاڵ باسەکە لەسەرەوە نیە کە مەشینەکان جێگەی کرێکارەگرنەوە باسەکە لەسەرەوەی کارگەر خۆی لە کۆمەلگایە خەریکە بە جۆرێک بێ بە مەشینەیەکی بێناونیشان یاخود ئەم نووسەرە واڵێ بەرحاڵ بەڵێ لێرە هەندێک سەرنجی تر هەیە ئەڵێ دلیڤەری بەشێکە لە ئابووری بەرخۆری ڕێڕی بەرحاڵ بەشێکە لە نەشاتی اقتصادی مجتەمع نازانم ئابووری بەرخۆری و ڕێعی زۆر پەیوەندی ڕاستەوخۆی بەم بەکاری دلیڤەریەوە نییە بەرحاڵ لەوانێ وابێ ئابووری بەرخۆری مەبەستی لە ئیستیهلاکە ینی ئابووری ئیستیهلاکی و بەرخۆری بەرحاڵ نازانم لە هەر شوێنێکا بەرخۆری نە بەشێکە لە ئابووری تر بەشێکە لە گەیاندنی خزمەت گوزاریەکە لە خزمەت گوزاریەکان ئەڵێ لە بەریتانیا زۆربەی بازاڕەکان شتومەک دەکرێت بە ئەمریکان پارە دەدەیت دەموچاو نبینی بەرحاڵ لێرە ژوای لە هاتۆ و لە سوید و لە زۆر وڵاتی ئەوروپاش بەڵام باسەکە لەمە واوەترە باسەکە لەسەر ئەوە نییە کە ئینسانەکان دەموچاوێن دیار نییە بە تەنها یعنی ناسنامەیان دیار نییە یعنی تۆ جاران دوو کابرا نەجارڕە کابرا دارتاشە فڵان کەس ئاسنگەرە فیسان کەس ئەو کاراکە ئێستا وای لێ هاتووت و هەر ڕۆژەی ئیشێکەکەی ڕۆژێک لە قەسابیەکەی ڕۆژی دواترێکی گسکەی ڕۆژی داهاتوەچی لە مەطعمێکە قابە شوێ جاری ترەوانە دەست ناکەوە ڕووی لەسەر تەلەفۆن شتە فرۆشی ئەمە ئیشی گەنجەکان ئێستا دەمێ ینی ناسنامەی ئیشیان نییە دەموچاوی ئیشیان نییە. سەفین هەینی ئەڵێ ئەو فۆدۆرای فیللاندی شێ زۆرترین شامبیانین بەرحاڵ وایە بەشێکی زۆری ئەم کارگەرانە کارگەرانی دەرەوەی وڵاتەکانن سەفینەیە بەشداریکەکەیە بۆ کەسێک بێ بەشداری بکە زۆریشمان نەماوە لە بەرنامەکە بەڵام کەسێک مەیلی بەشداریکردنی هەبێت لە باسەکەیە با بفەرمێ ئەمە لینکی ئستۆدیۆکەیە هەوڵ بن بێنە ناوە بەڵکو بتوانن لەگەڵجانیت ڕوونکردنەوەی کورد فدۆرا وەکو شەریکەیەک کە خەریکی دلیڤەریە بەڵام بۆتە دیاردا ینی بۆ تیشێکە لەو دیاردانەی کە قسە لەسەر ئەم نەوعە گیگ ئیکۆنۆمی کە باس لە اقتصادی گیگیانی چی سەماڵ تو ئینگلیزەکە و زۆر باشە
گیک ئەو وڵا کار ناوێکە بۆ ئەم جۆرە کارانە بە هەر حاڵ گیک ئیکۆنۆمی بۆ ئەم جۆرە کارانە ناوە برێ مەسەرەن وەکو فۆدۆرا وەکو ئوبەر وەکو ئەم ئیشانەی کە لەسەر نێت و لەسەر بەواستەی بڵین پێشکەوتنی تەکنۆلۆژیای معلوماتۆمانەوە هاتۆتە پێشەوە بەم کارانە ئەوترێ ئەجا یەکێ لەو پرسیارانەی کە بۆەوەی وتمان ئەمە تاریفکردنێکی سەریعی هەم تێڕوانینی ستاندین بۆ تەبقات هەمیش لە چی بێ بەشەوەکە بەڵام ئایا زیاکە کەمەکە ئەم هینا وەکو چینەی کە باسێکە چینێکی خەتەرە ئایا لە زیادبووندایە کاکسەفین وتی هەمویان ئەش دەبین بەڵام من پێم وایە ئەگەر کامێرەیەکی پۆلیس ئەوەی کە دانیشن بە دیار ئەوانەوە چێ سەریع لێ خوڕێ لەسەر پردێکی شقامەکی سوی داینیت عادەدی ئەو کەسانەی کە بە فۆدۆرا و پاسکیل و شتیوە هاتوچۆکەن و خواردنەگەێنن مجرد ئەو قطعیان نەک قطعەکانی ترکە لە خەدەماتەکانی تران لە سانەوە هەشتی ئەجنەبیە لە سانەوە هەشتی ئەو تەلەبانان کە لە ڕێی کۆنتراکتەکانی کارەوە هاتنەتە ئێرە و کارەکانیان لە دەستاوە مجرد بۆ ئەوەی دەرنەکرێنەوە بێ کارێشت دەبێ خۆت بژێوی پایاکەی بۆ ئیقامەکە لێ نەسەنەوە ئەوانن تێگەی یعنی ئەمە بابەتێکی زۆر گەورەترەکە مهاجر چ بەشێکی چینی کرێکاری ئەم وڵاتە پێگەهێنێ ڕەک لە گیگ ئیکۆنۆمیایە بەشێکی نەک ئەوەی کە دەمێکە لێرەیە مەبەستمەوەی ئەگەر بێت و ئینتیمایەکی تەبقی بۆ مەکەی ئایا زیاکە کەمەکە بەڕێی من ئەو خەدەماتانێک کە سیستەمەکانی ئارامی و ئاسایشانە تێک پشکێ ژمارەی پریکاریات زیاکە و بەوەشی کە ئێستا هەموو شتێک بۆ بەکڕین یعنی من جاران دەبی باوک بێ خۆڕۆ لا ڕەشە و نیە بۆ گسەگنایی لە ماڵەوە ئێستا توانم گسەگنێم و زۆر گرانیژنە لە ڕێگەی و خەدەماتە زۆڵانە و کەمکردنەوەی باجەکانی دەوڵەتەوە شەریکەیەکی لە هەفتەیەکە لە مانگێکە 3 جار ماڵەکە بۆسرێ $150 ناکە لە ئاسی ئەو معاشانێک کە لە وڵاتانە هەیە ئەگەر هین قۆس نەبی مەجالت هەیە ئەوە دەبەدەکەی بەمسمۆیەکە ئەم قیتاعانە ئەگەر بێت و عەدەسەی لێکۆڵینەوە و بە دوگەڕانی لەگەڵا بکەی کاتێک کەسێک ئێت لە حەمانێکە 3 جار 6 ساعت ماڵەکەی تۆ پاکاتەوە ئەبێ کرێکەی چەند بێت کە $100 لەتەوە سەنێ بەڕێی من پێم وایە ئەوەی کە باسمان کرد لەسەر پریکاریات کافی بێ بۆ من مهمەکەی ئەوەیە کە من وەک لە وەڵۆ پێم وتی شەماڵ ئەگەر پریکاریات دەرەنجامی هاتنە دەرەوە و دەرکێشانی بەشێکی خەڵک بێ لە ناو سیستەمی دڵنەواییەکان و ئاسایش و ئارامی سەر بازاڕی کارە لە هەموو شکڵەکانیە لە قانون کارتەوە لە بیمەی بێکاریەکانتەوە لە بیمەی نەخۆشیەکانتەوە ئەوانەی ئەکەوێتە دەرەوە ئەم سیستەم ئەگەر ئەمانە بێ ئەمڕۆ لە غەربا پریکاریات پێکەهێنێ قڕ بەسەر کرێکاری کوردستان قڕ بەسەر پریکاریات لە کوردستانە لە پریکاریات لە کوردستانە چێن چۆنە چ فشارێکە خاتە بەردەمیەوە ئەی چینی کرێکار خۆتان ڕێکخەن تێگەی چیە لەگەڵ چیاتوانە ڕێکەوێکە کابرا ئینتیمای بۆەوەی بەرامبەرەکەی نییە بەرحاڵ بەکرد لەسەرمانە لە بەرنامەی داهاتووە لەسەرمانە بە تەفسیل لە دوێن من پێم خۆشە لە ئەخیری ئینەکەی باسیەوە کەم کە ئەم دۆخە گایستاندینگ بەهینە بینێ بە دۆخێکی بینێ کە جۆرێک دۆخێکی سایکۆلۆژی تایبەت دروستەکە بۆ ئەم کارگەرانە بۆ ئەم بەشە لە کە بەڕای من بەشێکە لە چینی کارگەرەوە پێڵە چینی پریکاریات بەڵێ نەنە لەگەڵ تام ئەجا ئەم دۆخێکی وای بۆ دروستەکە کە خۆی بە نامۆوە بینێ کە خۆی بە نامۆ ئەبینێ لە تەواوی کۆمەلگا خۆی بە تاق و تەنها ئەبینێ بە ئەنۆمەڵیە بینێ لە چاو ئەوانەی کە کارەکەن یعنی لە ناو ئەم بەشی چینی کارگەریشانە نەک تەنها لە کۆمەلگا نامۆیە بەڵکو لە چینەکەی خۆشی خۆی بە ئستیسنا ئەبینێ خۆی بە بەشێکی دەرەوە ئەبینێ و هەروەها تووڕەیەکی زۆری تایە بڵێن لە پێشە قەلەقەیەکی زۆری تایە ئەنکزایەتی هەیە دایمە قەلەقە دایمە دڵڕاوچی هەیە دایمە لە شەڕایە لەگەڵ کاتە لە شەڕایە لەگەڵ بەرنامەی ژیانە لە شەڕایە لەگەڵ بەرنامەدانانە بۆ ئایندەی خۆی لە شەڕایە لەگەڵەوەی کەی ئیسراحەتکە کەی بتوانێت مەسەرەن لەزەر لە ژیانکە ئەوانە لە شەڕایە لەگەڵ دەوروبەری لەگەڵ هەموو شتێکە
وە لە سەرنجامیش ئینێکی تووڕەیە نازانم تۆ فیلمی جۆکەرت بینی وە نییە جۆکەر کە ئینە جۆکەر بە جۆرێک من وام هەستە کرد کە جۆکەر نمونەیەکی پریکاریەتە ئەزانی لەو پریکاتی کەین باسێکە کە گایستاندین باسێکە کە من لەگەڵی نیم زۆر بە تەواوەتی دواتر دێمە سەرەوەی بۆ چینە لە بەرنامەی داهاتووشا زۆرتریش لە سەرمان ڕۆم بەڵام هەستەکەی ئەمەیە ئەم نموزەجەیە کە یاخیە تووڕەیە ئەوێ هەموو شتێک تێک بدا هەموو شتێک تێک پشتێنێ بەڵام نازانێ چی بەدوایە دێ مەسەلەن داعش ئەتوانێت بەشێک بێ لە پریکاریەتی ئەم سەردەمەی ئێمە بتوانێت نمونەیەک بێ لەو نمونانی کە توانێت لی دەرکەوێ ئەم عەسابەی جەریمە لە ئەوروپا دەرەکەوێ ئەمەی کە ئەم دیاردانەی کە لە هینەکانە ئەیبینی لە شوێنە پەناهەندە یاخود خارجی نشینەکانە ئەیبینی لە وڵاتانی ئەوروپا ئەتوانێت نموزەجێکی ئەوە بێ ئەم تەتەڕوفە ئیسلامیە ئەم بە خۆیان چوونەوە و ئەمەی کە لایەنگری لە باڵی ڕاست بە جۆرێک لە جۆرەکان لە دەرکەوتنی ئەم کاریگەریانەی ئەم ئابوووریە نوێ ئەم دەرکەوتە نوێیە لە ڕووی چینایەتی وەتوانی بیبینی گەیستاندین بەچی جوابی ئەمایەتەوە ئەڵێ بێ سیاسەتێکی ترمان هەبێ بۆ ئەو ناوێنێ پارادایز ئیکۆنۆمی ینی سیاسەتی ئەوەی کە وعدەدانی بەهەشت ئەوەی کە خەبات بکەین بۆی دنیایشی باشتر بێتە پێشەوە و کاری باشتر بکەین و عەسەبی ئەساسی ئەم سیاسەتەشی بەهین داناوە بە موچەی هاوڵاتی یاخودەوەی کە پێوترێ بیسک ئینکۆم ینی هەموو کەسێک لە ئاستێکی دیاریکراوە موچەی پێ بدرێ ئیشی هەبێ یانەی بێگەر ئیشی هەبێ ئیشەکەشی بکەوێتە سەر و ئەوە ینی بەڵافە ئیشەکەی ئەوەی پێ بدرێ لە بندیواری خۆمانە چێ تقریبەن بە جۆرێک بە جۆرەکان بندیواری عمومی باوای نابنین بە جۆرە بندیواری عمومی بۆ هەمووان ینی هەمووان موچەیەکیان هەبێ ئاستێکی دیاریکراون هەبێ لە گوزەران ئەمە بەناو بە عەسەبی تەرحەکەی ئەبیرم کە من پێم وابێ من لە ڕووی ئەوە بڵێم بە کورتی بەکرد دواتریش فرسەدەیەم بە تۆچکە بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێ من لە ڕووی لێکدانەوەی ئەم چیناوە ئەو تەحدیدێکە ئەو بۆ چینەکان کردوێتی بە دروستی نابینم ئەم تەحلیلە و لێکدانەوەیە تەحلیلێکە لە ڕوانگەی زەمنێکی دیاریکراوی سەرمایهداریەوە سەرمایهداری هەروە بووە پریکاریەت هەمیشە هەبووە بڕۆ دۆخی ژیانی چینی کارگر بکەنەوە لە بەریتانێکە ئەنگلز نووسیوێتی زانە چواوەی لایەکە مەسەلەن چ ناڕەواییەکە ئاخرە مەسەلەن ئەو وەختەی کە سەرمایهداری لە بەریتانیا ئینگە هەمووی 20 ساڵ نەبوو عبودێتیان لە ناو بردبوو عبودێتیان لە ئیلغا کردبوو هەڵیان نۆشان بووە ینی شتێک لەم لە کۆیلایەتیەوە بوو کارگەر بوون لە لەندەنا لە کە بڵین جەوهەری تر یاخود ترۆپکی پێشکەوتنی سەرمایهداری ئەو سەردەمە بوو بە بڕای من ئەمە ئەم قۆناغە تایبەت و دیاریکراوە کە 40 ساڵ تێ ناپەڕێیان تۆ زۆر لە دوای 45 حسابیکە هەتاکو 75 ئیتر بە دوای ئەوەیە هەتا هاتۆ بەرەو دواوە گەڕاوەتەوە هەتا هاتووە نیۆلیبرالیزم و پەلابانی سەرمایهداری هەتا هاتووە دەستکەوتەکانی وەرگرتوەوە هەتا هاتووە پاشەکشەی کردووە تا هاتووە ئەم ئەمنیەتانەی کە ئەو باسێکە ئەمنیەتیش بازاڕی کار و ئەمنیەتیش ئیش و ئەمنیەتی کار و ئەمنیەتی تەوزیف بوون و دامەزراندن و هەموو ئەمانە کەوتونەتە ژێر پرسیارەوە هەموو ئەمانە لەبین چوون لەبەرەوە ئەم شێوازە لە لێکدانەوەی بین و دروستکردنیشین بە دروستی نازانم لە ڕووی لێکدانەوەی ئەوەی کە ئەم چینە هەر تووڕەیە و ناتوانێت بە شێک لە کۆمیونیتێک ئەمەش بە دروست نازانم و بەڕاستی بۆ کەسانێکە بیان ئایندێکی باشتر بێن سوالەکە ئەوە بێت لە چه چوارچێوەیەکی ترایەکیان بخەیت نەگەبەی کە مەسەلەن مەجموعەیە نەقدی دەقاباتی سویدم خوێندەوە لە سەرەما مەسەلەن تۆ بۆ ئەوەی بیمەی بێکاریتە بێ ئەبێ لانی کەم لە شوێنەکە 6 مانگیشکەی بەو پێوەرانەی کە چەند سەعات کارە و چەند سەعات کار نیەوەمانە تێگەی مەسەلەن تۆ بێ لە مانگەکە 6 مانگیشکەی ساڵێک ئەندامی بیمەی بێکاری بوو سنوقی بێکاران بووبی هەستەکەی ئەم نەوع لە شەرت و شروت ئەم نەوع لە شەرت و شروت ڕێک ئەو لەشکرا کاتە دەرەوە کە ڕۆژێ لێرێ و ڕۆژە لە شوێنیشترەوە ینی خۆشی بکوژە ناتوانێت بێت ئەندامی سنوقێکی بێکاری ینی ئەوەی کە گایستاندین باسیەکە
ئەی باشە ئەگەر نقابات چایە بەهێنی خۆیان بجێڕێتەوە تێگەی چایە بە پێوەرە و پرەنسیپە داخلیەکانی خۆیان بجێڕێتەوە بۆچی کەسێ بەم شێوازە مامەڵی لەگەڵ کرێت کە ئەمڕۆ نەوع ئیستیخدام بۆ جۆرە نەماوە تێگەی مەبەستمۆیە ئاکرێ نقابات دەتوانێت ئەم بەشە لەشکر لە خۆیان ڕێکبخا ئەکرێ ئەم هێزی کارە لە خۆیان بەو شێوەیە مامەڵە بکە ئەگەر ساعتکارەکانی کەمیش بوو بیهێنێتە ناو سیستەمەکانی دڵنەواییەوە تێگەی بەسم چۆنە مەبەستمۆیە من لەگەڵ تۆیە پێم وایە تووشی شۆک نەبووم بە قسەکانی بەڵام بەڕێی من ئەگەر ئەو قسانشی نەکردایە گەیستان بنین من توش لێرەدا ناشنین جدەلەکە ڕێکخین ئەزانین چۆنە تەشخیصەکانی دروستە من بیدایەتەوە وتم یعنی بازاری کار گۆڕانکاری بەسەر هاتووە ناتوانێت کە زیینکاری ئەمە بکە نەک لێرا لە کوردستانیش گۆڕانکاری بەسەر هاتووە وایە ئەم شتێکە توێڵی دروستە من کەبیری لێکیتەوە مەسەن کەی لە کۆڕکەی ڕۆژێک لە ڕۆژان ئەغلەبێتی چینی کارگەری ئێمە لە کوردستانە پریکاریەت نەبووە ئەو جۆرە نەبوو ئەو جۆرە کارە موقەتی هێنە نەبوو کەی وانە بووە هەمیشە وا بوو هەمیشە بەشەی زۆری چینی کارگەر ئاوا بووە بەڵام ئەمڕۆ بەشێکی زۆر کەمی چینی کارگەر ئەو دۆخە سابتەی هەیە ئەسڵەن تەوازنەکە زۆر بە شێوەیەزێکی گەورە ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە باشە ینی ئەم ئاڵوگۆڕە ئەو هینیەکە پەنجەیە خاتە سەر شتێکی دروست و واقعیە بەڵام میتۆدەکەی بۆ لێکدانەوەی میتۆدەکەی بۆ دەرزیشانکردی و میتۆدەکەی بۆ چارەسەرکردنی دووبارە لە چوارچێوەی ئیتیحادی و سۆشیال دیموکرات و سیاسەتی وعدەدانی بەهشت و ئەوانە زیاتر تێناپەڕێ زۆرتر باسی ئەوە کە بۆی کەوا ڕێگە لە چەپ لە ڕاستی مەسەرەن بابەتی بڵێن ماری لۆپێن و بابەتی مەسەرەن ترامپ و غەیری ئەمانە بگرین کە ئەم خەڵکە تووڕێ لە دەوری خۆی کۆکاتەوە ئەم پریکارەتە تووڕێ لە دەوری خۆی کۆکاتەوە و ئەمان بکە بەدەستی لی بڵێن بە بۆسیلی بەدەسەڵات گەیشتنی خۆی و با سۆشیال دیموکرات سیاسەتی مەسەرەن موچەی هاوڵاتی یاخود حەدی ئەدنا یاخود بیسیک ئینکۆم بێنێ بڵێن داهاتی بنەڕەتی بێنێ بۆ هەموو کەس و ئەمانە ئەمە بکە بە سیاست بۆی کەوا ئەم هێزە بکاتەوە زۆرتر لەوەیە بینی مامەڵەکردن لەگەڵ ئەم بەشەیە لە چینەوەکو مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵی خەڵکی پەرتەوازەی بڵێن بێ ناونیشان یاخود ئەوەی کە ئەویش بە واقعی ئەم بێ ناونیشانی قوبول کردو بۆ ئەم چینەوە پەیوانەیە کە ئەم چینە ئەتوانێت لە چینێک لە خۆیان ببێ بە چینێک بۆ خۆی بە هیچ جۆرێک بۆ من وایە بینم نەنا بۆ بەڕێی من هەرچۆنە بێ نەگەینە دەرەنجام ڕێکشان چکەمە من ئەمەوێ ئەم نەتیجانە بگەین بە تایبەت لە پەیوەند بە کوردستانە باس لێ بکەین ئەتوانین لە هەفتەی ترا ئیدامە بەجێدەلەکە بێن زۆر باشە هەڵێکنیم بۆ باسێکی تر پێم وا بێ باس جێگای کە بتوانین دەستنیشانی کۆمەڵێک خاڵی ڕەخنەی بکەین و لێرەوە بڕۆینە سەرەوەی کە بڵێن ئەگەر ئەم ڕەخنانەمان لێی هەیە ئەی ئەم باسە چ کۆمەچێکی ئێماکە بۆیکەوە کارمان لە کوردستان و لە غەیری کوردستان و لەو شوێنانەی کە دەرژینی لەگەڵ سەرمایەداریە کۆمەک لە چ لایەنێک و کۆمەگەتوانێت بە ئێمە بکە دەستی خۆش بێ بەکرد باسێکی باشمان کرد بەرحاڵ سەرەتایە بۆ باسی هەفتەی داهاتوومان و مێدەوارم بینەرانمان هەفتەی داهاتووش لەگەڵ مابن زۆر سپاس هەربژی ماندوو نەبی هەربژی شەوشات بەڵێ ئازیزان بەم شێوەی هاتیینە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی لێکدانەوەی کتێبی پریکاریەت چینێکی نوێی خەتەرناک یا مەترسیدار لە هەفتەی داهاتووە لەگەڵ هاوڕێم بەکرد دووبارە سەبارەت بەم کتێبە گفتوگۆکەمان درێژە پێ ئەدەین تێڕوانینی ڕەخنەی خۆمان ڕۆشنترەکەینەوە و سەبارەت بە کاریگەریەکانی ئەم باسە و ئەو سوودانی کە توانین لی ببینین بۆ لێکدانەوە لە خەباتی چینایەتی لە کوردستان لەگەڵ ئێوەی ئازیز دووبارە پێگەکەینەوە بۆ پێشکەشکردنی بەشی دووەمی ئەم بەرنامەی تا بەرنامەی داهاتوو بە شادی و کامەرانی تانەسپێرم